دەی بەڕێزەکانم واز لە هاوڕێی خراپ بێنە تاکەی گەنجە خۆشەویستەکە بەسە هاوڕێی خراپ هیچ بۆ ناکە بەخوا الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين إلا كساني متقي والله هاوڵێتیان دەمێنێن لە بەهەشدا لە قیامەتدا هەموو دەبنە دوژمنی یەک لە قیامەت هەرچی هاوڵێکەیە إلا متقی لە خواترسان نەبێ بەسە هاوڕێکانت بگۆڕە هاوڕێکان هیچیان بۆ نەکردووی تا ئێستا پشتیان تێکە وەرە هاوڕێیانێک بگرێکەوە ڕێی خوات پێی نیشان دەدەن هاوڕێیانێک کە ناتی بۆ مزگەوت گلەیت لێ بکەن هاوڕێیانێک کەوا تاوانت کرد گلەیت لێ بکەن هاوڕێیانێک خوات بەبیر بێننەوە هاوڕێیانێک کەوا خۆشەویستی خوا بخەنە دڵتەوە نەک هاوڕێیانێک کە باسی خوات کرد گاڵتت پێ بکەن نەک هاوڕێیانێک کەوا باسی خوات کرد پێت پێ بکەنن نەک هاوڕێیانێک کەوا باسی مزگەوتت کرد گاڵتت پێ بکەن وازیان لێبێنە ئەو هاوڕێیان هیچت بۆ ناکەن برای خۆشەویستن بەسە وازیان لێبێنن با کەسێک نەبی لەو کەسانی کەوا هەردووکیان پێکەوە لە جەهەنەم بن با تو ئەو کەسە بی کە ئەهلی بەهەشتە با تو ئەو کەسە بی کە لە بەهەشتەوە دەڵێی تەڵڵاهی سوێن بە پەروەردگار خەریبم منیش وا لێ بکەی وەکو خۆت گومڕاو سەر لێ شەواو گەنجە بەڕێزەکە بگەڕێەوە بۆ لای خوا واز بێنە لە هاوڕێ خراپەکانت